زیاتر خزمەتکردنی ژنان و کچانی هەڵەبجە لە ئێستاە و برەودانی زیاتر بەتوانە هونەریەکانیان خولی نووسینی سیناریۆ بۆ کچان و ژنانی هەڵەبجە دەکرێتەوە. بە ئامانجی زیاتر خزمەتکردن بە ژنانی هەڵەبجە و دەرخستنی توانە هونەریەکانیان لە بواری نووسینی سیناریۆی فیلمی سینەماییدا، یەکێتی ژنانی کوردستان بە سەرپەرشتی فیلمساز و ئەکادمیست ئەمیر غوڵامی خولێکی نووسینی سیناریۆی بۆ 20 ژن و کچی هەڵەبجە کردەوە. خولەکە بە ئامادەبوونی خات و لە بەهەکمە سەرپەرشتیاری یەکێتی ژنان و ژمارەیەک لە بەرپرسانی حکومی و حیزبی بە هاوکاری زانکۆی هەڵەبجە دەستی پێکرد. ئەم خولە جگەلەوەی 5 ڕۆژ بە شێوەی ئامادەبوونی فێرخواز دەوترێتەوە، 6 ڕۆژیش بە شێوەی ئۆنلاین بەردەوام دەبێت، هەوڵی کشە بۆ دروستکردنی ژنی نووسەری سیناریۆی فیلم. باسی ئەمە یەکێتی ژنانم شارێ هەڵبژاردووە، شاید ئەمە یەکەم شار نەبێت و دوایین شاریش نەبێت کە بیاوێت لەسەر ژنان لە ڕاستیە پرۆژەیەکی بێت. بەڵام من هەڵبژاردرام کە لێرە لە خزمەتی ژنانی هەڵەبجە بم، زۆر حەزم کردم شارە، چون ئەم شارە بەڕای من چیرۆکی زۆر تایبەتی تایە، لە ئەتوانین هەم ئەنفالی بینی هەم هەڵەبجەی بینی، هەم مێژوویەکی دێرینی هەیە. هەر بۆیە حەز دەکەم بتوانین ئێمە شتێکمانەیە لە سینەما پێڵێن ئایکۆن دروستکردن. ئایکۆن چییە؟ ئایکۆن ئەوەیە کە ئێمە لە ناو چ فیلدێکە لە ناو چیا بیرەکەینەوە. لە ڕاستیە با لە خۆمان نەشاینەوە، سینەمای کوردی سینەمای ئایکۆنێکە کە بۆمان دروستکراوە. ئەمەی کە کورد هەمیشە شاخاوی بووە، هەمیشە کورد مەڕووماڵاتی بووە، ئەمە شتێک بوو فارس و تورک و عەرەب بەهێمەیانە کرد. هەرگیز باوەڕیان ئەمە نەبوو کە شارستانیەتیش لێرە بووەوە زۆر مێژوویشە. شاید پیاوەکانمان تۆزێک ترسەنووەکەن لەمەی کە لەم ئایکۆنە بێنە دەرەوە، لەم ڕوانینە پۆستکۆلۆنیالیستیە بێنە دەرەوە. هیوادارم ژنان بوێرانەتر بێنە دەرەوە بە دوو هۆکار. یەکەم ئەوەی کە حەقایەتی تایبەتی خۆیانەیە و جیهانێکی تایبەتی خۆیانەیە و مادام بیانەوە و جیهانە بژێرنەوە ئەبێ لە جیهانی پیاوانەکە خۆیان دەرباسکەن. هەر بۆیە من دڵخۆشم کە بتوانین لانیکەم 1-2 کەسمان ببێت لە هەڵەبجە کە بتوانن بێنە بواری سینەما پرۆفێشناڵ و دەنگێکی نوێی سینەمای کوردی بین لە جیهان. ئێمە لەم 5 ڕۆژە بەزەتوانین بناغەی سناریۆ وەکو فۆرم، وەکو چۆنیەتی بینین، وەکو کات، وەکو مۆنتاژ لە سناریۆ ئەم شتانەیان بۆ باس بکەین، یعنی ئەو شتانەیە کە وەک فۆرمێکی سەرەتاییە. بەڵام هەوڵیشمانەمەیە متمانەیان پێ بدەین کە تۆ کەسێکی ئەو شتێکە جیمسۆن لە تیۆری سینەما و فەلسەفا باسیەکە، هەر فیلمێک جیهانی تایبەتی خوڵقێنەری خۆیەتی. منەمەوەیان پێ بڵم جیهانی خۆت بخڵقێنە، جیهانی من مەخۆڵقێنە، من ئەمیر غوڵامیە توانم خۆم جیهانی خۆم بخڵقێنم، پێویست بە تۆ ناکە، تۆ بڕۆ بە دوای جیهانی خۆتە. هەر بۆیە ئێمە هەوڵمانەمەیە بتوانین دەستپێکێک بێت کە ئەمانە حەزکەن بێنەنێ ئەوم بوارە و خۆیان بڕۆم بە دوای کەونی ئاگە دوای ژەگە پێویست بوو مامۆستایەکی کە یادیسام لە خزمەتیانە.